ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی گەرمە بەرگری شارستانی هەولێر کۆمەڵێک ڕێنمایی هەم لەبارەی کەوتنەوەی ئاگر هەروەها ئەو ئۆتۆمبیلانەی کە بەهۆی خراپی کوالێتی بنزین هەروەها گۆڕینی فیتپەمپەوە لە شاری هەولێر گردەگرد و ینی زەرۆر و زیانی زۆری بەردەکەوێت کۆمەڵێک ڕێنمایی هەیە و ئەم ساڵیش بێگومان هاوشەوەی ساڵانی ڕابردوو کۆمەڵێک ڕێنمایی و بەرنامەی تایبەتی بەرگری شارستانی هەیە لەسەر ئەم بابەتە. من ئەمڕۆ لەگەڵ میوانەکەم مقدم سەرکەوت وتەبێژی بەرگری شارستانی هەولێر قسە دەکەم. کاک سەرکەوت سلااو لێبی و بەیانیت باش. ئەم ساڵ هاوشەوەی ساڵانی ڕابردوو و پلان و بەرنامەی بەرگری شارستانی هەولێر بۆ هەروەها ڕێنمایەکانی ئێوە بۆ خەڵکی چییە لەبارەی وەی کە وەرزی گەرما هاتووە بێگومان کۆمەڵێک پوش و پاوان هەیە کە لە قەراغی شەقامەکانن هەروەها ئەو کوالێتی بنزینەی کە هەشە بێگومان کوالێتێکی باشی نییە هەروەها دەبێتە هۆی گرگرتنی ئۆتۆمبیلەکان. قسەی ئێوە هەروەها ڕێنمایەکانی ئێوە چین؟ ئێمە لە 15ەوە 12 تیمان ئامادە کرد بۆ هەموو ئەو قەزا و نەحیانەی کە لە دەوروبەری پارێزگای هەولێرن بنکەی بەرگری شارستانی تێدانە و بەشێکی لەسەر داوای برازوتیارەکان بوو و بە هەمەهەنگی لەگەڵ مدیر نەحیە و قائیم قامەکان بوو. ئەو 12 تیمە جێگیر کراون لە هەر چواردەوری پارێزگای هەولێر سنووری جوگرافی پارێزگای هەولێر بە پێی ئەو بەرنمەیەکە لە بەڕێبەرایەتیمان دانرا و لە 15 ئەو تیمانە مڕابەتن لەو شوێنانە بە 24 کاتژمێری بە بەردەوامی شەفتاتەکەنی بە بەردەوامی ئەو کارمەندانە لەو شوێنانەنا تاکو یەکی هەشت وەرزی درێنە بە تەواو دەبێت اینجا ئەو تیمانە دەگەڕێنەوە. بەنسبەت گەرمجۆ ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو هەمەهنگێکی باشە بوو. تیمەکانمان جگە لەوەی کە جێگیرکراون هۆبەی هوەری بەڕێبەرایەتیمان تەنسیقێکی زۆر باشی لەگەڵ موختار و خەلکی ناوچەکان کردووە و ژمارە تەلەفۆنەکانمان لەو شوێنانە بڵاو کردوێتەوە بۆ ئەوەی بە زووترین کاتە و برازوتیارانەی هەر حاڵەتێکی نەخوازراو هەبێ ئاگداری تیمەکانمان بکەنەوە بە زووترین کاتە تیمانە بگەنە ئەو شوێنانەی کە تووشی ئاگرکەوتنەوە دەکەون و بە هەمان شێوە ڕێنمایەکی زۆریشمان دەرکردووە ئەوانە بە تایبەت لە ڕێگای موختارەکانەوە بۆ ئەو شوفێرانەی کە شوفێری دەڕاستە و قەلابەکانن بزانن چۆن هەرسوکەوت دەکەن کەم تەرخەمی نەنوێنن لە فرێدانی جگەرە لە کاتی شکانی دەڕاستەکان بە تایبەتی نابێت لە شوێنی کارکردن و لە ناو دەغڵودانەکاندا کاری چاکردنەوە بکەن لەوە هەندێک ئامێر و ئالەت هەیە بەکاردێنین بۆ چاکردنەوە لەوانەیە مەترسی ئاگرکەوتنەوەی لێ بکەوێتەوە. بەنسبەت ناو شاریش ناو شار بەڕاستی ئەم ساڵ باشترە لەگە ساڵانی ڕابردوو. ساڵانی ڕابردوو هەوڵاتیان بێجێدانە هیچ شتێک ئەو پوش و پەلاشێک کە تایبەت کە لە گۆڕەپانەکانێک کە ئێمە لە ناو شار پێیان دەڵێن ساحە کە گژوجیای وشتی لێبوو ئاگریان تێبەردەدا مۆری دەیگەڕک دەسووتا ئۆتۆمبیلی هاوڵاتیان دەسووتا چونکە ئەمە وەکو بەنزینەکە ئاگر تێبەردەدەی بەڕاستی زۆر بە خێرایی بڵاو دەبێتەوە پێشیان کۆنتترۆل ناکرێت. بەڵام ئێستا ئێمە لە چەند هەفتەی ڕابردوو ئاگداری هەموو فەرمانگە حکومیەکانیشمان کردوەوە بە نووسراوی فەرمی و هاوڵاتیانیش ئەگەر حاڵەتێکی زۆر زەروری هەبوو دەتوانین ئێمە لێ ئاگدارکەنەوە ئێمە تیمەکانمان دەنێرین بۆ ئەوەی ئەو شوێنەی کە پێویستە ئەو گژوجیان نەمینێت تیمەکانمان لێ چاودێری بکەن تاکو دەسووتێنرێت بۆ ئەوی بە سەلامەتی هیچ کەسێک زیانی پێنەگا. لە ماوەی ئەو مانگەی کە تیمەکانتان بڵاوە پێکردووە هیچ ئاگرێک هەبووە لە سنووری پارێزگای هەولێر کە زەرری زۆری بەر دەغڵودانی زووتیاران گەیان دەبێت؟ نەخێریچ حاڵەتێکی وامان نەبووە. حاڵەتی بچووکە بووە زوو کۆنتترۆل کراوە بەڵام حاڵەتی گەورەمان نەبووە کە دەغڵودانێکی زۆر بسووتێت و هاوڵاتی زەرێکی زۆری بەربکەوێت نەخێر نەمان بوو. هەر لەگەڵ پەیوەست بۆ بابەتی هاتنی وەرزی گەرما ینی زۆر جار دەبینین لە ساڵانی ڕابردووش کۆمەڵێک ئۆتۆمبیل لە کاتی گۆڕینی فیتمان پەروەها کۆمەڵێک شتی دیکە گڕیان دەگرن. ڕێنمای ئێوە چێ بۆ خەڵک ینی بە تایبەتی ئەو شوفێرانەی کە ئۆتۆمبیلەکانیان پەچی دەکەوێت بە تایبەتی فیتپەمپی دەسوێت چی بکەن بۆ ئەوەی ئۆتۆمبیلەکانیان گرنەگری هەر پەیوەست بووە دوێنێ حاڵەتێکی دیک لەو شێوەیە هەبوو کە لە گەڕەکێکی هەولێر ئۆتۆمبیلێک بەهۆی ئەوەی کە فیتپەمپەکەی گۆڕی بوو سوتا بوو.
بەداخەوە لە 2 هەفتەی ڕابردوو لە ماوەی 15 ئۆتۆمبیل لە ناو سنتەری شاری هەولێر سوتا، بەڵام هۆکارەکانی جیاوازە تەنها پەیوەست نییە بە فیول پمپەوە، هەندێک هۆکاری تریش هەنێ لە لێکۆڵینەوەش بەردەوامین بزانین ئەو گرگرتنی ئەو هەموو ئۆتۆمبیلە لە ماوەیەکی کەمدا چییە؟ مەرز نییە هەموو ئۆتۆمبیلێک کە دەسووتێ فیول پمپی هۆکاری تریش هەیە کاوا دەکات ئۆتۆمبیل بسووتێت. بە هەر حاڵ ئێمە ڕێنماییمان بۆ براشوفێرەکان ئەوەیە کاتێک کە هەز دەکەن بنزینی خراپ لە ئۆتۆمبیلەکاندا، خۆمان دەزانمان شوفێری دەزانین ئۆتۆمبیلەکە پەچی دەکەوێت یاخود زۆر بە قورسی دەڕوە، باشترین چارەسەر ئەوەیە ئەو بنزینەی کە لەناو ئۆتۆمبیلەکەیە بەتاڵی بکات و لەسەری نەڕوات، چونکە هەر گەرم بوونێکیان هەر حاڵەتێک ڕوو بدە بەڕاستی کارەساتی لێ دەکەوێتەوە بەنسبەت ئەوەی دوێنێشکە ئەو حاڵەتە ڕوویدا ئەوانە خەریکی چاکردنی ئۆتۆمبیلەکە بوون، وەک خاوەنەی دوکانەکە و خاوەنی ئۆتۆمبیلەکەش باسی کردنەوەی تەکەر و هەندێک هۆکاری تر هەیە کە کاریان لەسەر کرد بوو ئۆتۆمبیلەکە گڕیگرت بوو، بەڵام کە گڕیگرت بوو زۆر بە خیرای لە تانچی بنزینەوە دەستی پێکرد بوو، بۆیە نەیانتوانی بوو بە هیچ شێوەیە کۆنتترۆلی ئاگرەکە بکەن بەداخەوە سێ دوکانیش لەگەڵی سوتە. ئەمە بەنسبەت ئۆتۆمبیل براشوفێرە تەکسیەکان زۆر گرینگە هێشتان وەکو ساڵانی ڕابردوو وەرزی گەرمە بە تەواوی دەستی پێ نەکردو برین حاڵەتێکی زۆر گەرمە، بەڵام دەبێت بە پێی ڕێنمایەکان هەرسوکەوت بکەن لە زۆر ڕێنمایی هەیە بە تایبەتی بۆ نومعاتەر و ئەوانە لە کاتە گەرمەکان ئەوانە نابی لە ناو ئۆتۆمبیل چەرخ ئەوانە هەمان حاڵەتنی کە گەرما بە تەواوی دەستی پێکردی مەژ ڕێنمایەکانی خۆمان بڵاو دەکەینەوە. سپاس بەوەش. ئەوە جێبیست بوون ئەمە ڕێنمایەکانی بەرگری شارستانی هەولێر بوو سەبارەت بە هاتنی وەرزی گەرمە، هەروەها ڕێنمایەکانیشان بۆ هاوڵاتیان و شوفێران بوو.